سڵاوتان لێبێت من پەرچەم قەرەداخی لە بەرنامەی میوانی توین لە ماڵی خاتوونێکین لە ماڵی دایەمریەمین. دایەمریەم تەنها بەناو پێی دەوترێ ماڵ، ئەو لێرا بە تەنها دەژی لەگەڵ ئەوەی هەتا ئێستا تەباخێکی نییە نانێکی گەرمی لەسەر بخوات. لە ڕێگەی دراوسەکانیەوە خواردنی بۆ دێنن. دایەمریەم لەگەڵ ئەوەی کە ناتوانێت جلەکانی خۆی بەدەستی خۆی بشوات، ئامێرەیەکی پاکەرەوەشی نییە، بۆیە دراوسەکان ناچار دەبن هەموو ڕۆژێ ئەدەن لە دەرگاکەی ماڵی دایەمریەم و پێی دەڵێن ئەو جلانەی کە پیسە ئێمە بۆتی دەشوێن. ئەمڕۆ من و سەرکۆ ئازاد پەرلەمانتاری کوردستان پێکەوە لە ماڵی دایەمریەمین بۆ ئەوەی گوێبیستی چیرۆکی ئەو بین. کاک سەرکۆ، سەرەتا سوپاسە دەکەم بەوەی کە ڕێگەت بە ئێمەدا پێکەوە سەردانی ماڵی دایەمریەم بکەین و میواندارێکەی ئێمەت قبول کرد. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ ئەو دەرفەتەی کە بۆ ئێمەتان ڕەخسان بۆی بینە خزمەتی دایەمریەم و ئەم خەمانەی کە ڕۆژانەیە من لەم کوردستانە سەدان و دایەمریەم هەیە کە وەزعێکی خراپ و ژیانێکی گوزرانێکی خراپیان هەیە و بەڵام سەربەرزانە و عیزەتی نەفسیان وەکو چۆنەڵێ بەقەت باڵای ئەزمەڕ و چیاکان بەرزن و ئێمەش وەکو ئەو بەرپرسیارەتی کە لە ئەستۆمانایە بتوانین لە ڕێگەی جەنابتانەوە داوا بکەین لە خەڵکی خاوەن بە هەڵوێست و خەڵکی خاوەن بە خشەر کە بتوان هاوکاری هەم دایەمریەم و هەم ئەو کەسانە بکەن کە هەژاری گەشتۆتە تینیان و وەسعێکی خراپ و بارودۆخی خراپی ئابووریان هەیە. زۆر سپاسی جەنابتانەکە. دەستخۆش. دایەمریەم، سەرەتا باسی ئەوم بۆ بکە تۆ چەند ساڵە لەم خانۆدا بە تەنها دەژیت و 13 ساڵە لەم منتیقەیە، 3 ساڵی کە هەر لەم خانەوە بووم زووتر. ئێستا دووبارە هەستا حماڵەکە خۆی تەلەفۆنی کردەتی خانۆکە چۆڵەکەی دەوەناوی وەرەوە خانووی خۆت دای 200,000 کرد بە 170,000 دایەتەوە بە من بەکرێ. من ماوەیەکی زۆر کرێخانوو نەبوو، نەبەرەوە نەخۆش بووم، نەخۆشیم لەگەڵایە هەموو تەقلید طبی دکتۆرەکانم گشتی هەیە سەیریکەن، تەنها ئەمەلیات کراوم، تایشم تەواو نییە، تایەکم عەدەسێ تاقی کەشم هەر ئێستا دکتۆرەڵێ بێ ئەمەلیات بکە ئایسپی هاتووە، زراوم بەردی تایە هەرە بێ دکتۆرە بێتی ئەبێ ئەمەلیات کرێت، هەم بەردی تایە هەم دەوری زراوم هەیە. سەرخۆ من ئەمە لەم حاڵ و وەزعەیام هیچ شتێکم نییە، نەکاسب کارم هەیە، نەپیاوم هەیە، نەمە عاشقم هەیە پێی هەرچی بسڵمانان و خۆی گەورە بۆم نەنێرێ نیمە بی خۆم. منیش چاوم لە قاپی خوا و دەستی بسڵمانان ئەگە هاوکاریم بکەن. زۆر من مەمنونی ئێوەم، زۆر سپاسی ئێوەکەم، سپاسی خۆی گەورە ئەکەم ئەگە ئێوەی بۆ من نار. داواکارم لێتان ئەگە بتوانن شتێکم بۆ دابینکەن دەبە کرێخانۆکەم، بەس کرێخانۆکەم بۆ دابین کرێ، خواردن بەداوە گرنگ نییە. من وەختی وا بووە بە 3 ڕۆژ نان لە ماڵمانەوە، 3 ڕۆژ نان لە ماڵی منانەوە، 3 ڕۆژ نانم نەخواتوە، بەخیاڵمان ناتوە، بەس ئێکە کرێخانۆکە ئەکۆمە 520 مانگتینم بۆ چ کەسە حەماڵەکەم لێم ڕاناوەستێ. ئیتر داواکاریم ئەوەیە ئەگە بتوانن عیلاجیشم زۆر عیلاجی نەخۆشیەکانم بۆم ناکردێ بەڕاستی. یعنی وەختی وایە دەمانگەکە بای 100,000 بای 150,000 بەس عیلاجەکڕم، ئەویش بە هاوکاری خەڵقە ناخۆم نیمە، ئەنی ئەگە بتوانم عیلاجەکانم بکڕم. ئێستا داواکاریم داوەیە لە ئێوە، زۆر مەمنونتانم، خواتان لێ ڕازی بێ، خوا پاداشتی دنیا و قیامەتتان باتەوە. هەر کەسێ هەنگاوێک ئەنێ بۆ ماڵە فەقیرێک، بۆ ماڵەکەم دەرامەتێک، بۆ بێوەژنێک، خوای گەورە بە حەجێک بۆی بنووسێ ئینشەڵڵا. زۆر سپاس. دایەمریەم، باسی ئەوم بۆ بکە ڕۆژانە لێرەدا چۆن بە تەنها ژیان دەکەیت، تا چەندێک سەختە تەنهایی؟ زۆر بۆ من سەختن، چکە من هەموو نەخۆشیەکەم لەگەڵایە، لەبەرەوە نەخۆشیەکان وەختی شەو ناخەوم من، لەبەرەوە من نەوکا شتێکم بەسەر بێت. ئەگە وەختی حەبێکم هەبوو، حەبەکەمە خوا بێهۆشە کەوتم، ئاگام لە دنیا نەئەما، حەبی عەسابم هەیە، ئێستا ناتوانم بیخۆم، تەقریبەن 2 مانگە حەبی عەسابەکەم لێ بڕاوە، ناتوانم بیکڕم. 15 دەنگی تایە بە 15,000، حەبێکی کەم هەیە ئاینەشت بە 9,000، ئەو حەبەی کەم هەیە ئیڤایرۆزی مەعیدەیە، حەبەکانم گرانە،
یعنی حەو پاکە دەکڕم بەشی حەو ڕۆژەکە بە 21,000 ناتوانم توانای ئەوانم نییە زۆر جار عیلاجەکان ناخۆم نایکڕم ناتوانم بیکڕم لە توانامان نییە تر وەختی وایەوە هەم لێ دێت دڵم ئەوساوە دڵم تەواو نییە خۆم دڵم تەواو نییە شەقیقەمە ئەسابمە ئینزیلاق و فەقەراتمە ئەو چایەکم عەدەسێ ئەو چاوی کەشم هەر پێویستی بە عەمەلیاتە پێویستم بە عەمەلیاتی زراوە ناتوانم ئەو شتانە بکەم زۆر سەختە بۆ من بەڕاستی من بەخوای گەورە وەختی وا بۆ ئیستا بە ڕۆژوم بە نان و چا بە ڕۆژوە بم ئەوە تێ ڕەمەزانە یەک مریش کاتۆتە ماڵی من ئێمڕۆ 11 ڕۆژە ڕەمەزانە یەک مریش کاتۆتە ماڵی من بسڵمانێک وێنە ئەوە سەیری ماڵەکەم کەن سەیری ژیان وەزعی من بکەن خۆتان شتەکەتە بە بەرچاوەیە ئەیبینن وێژدان و زەمیر بۆ ئینسان خۆش ئەگە بتوانن هاوکاریەکەم بکەن لەبارەی کرێخانۆکەمەوە لەبارەی خەرجیەکەوە لەبارەی عیلاجەکانمەوە زۆر زۆر سپاسی خوای گەورە مەمنونی خوای گەورەم و مەمنونی ئێوە خوای گەورەتان لێ ڕازی بێ خوا پاداشتان باتەوە لە دنیا و لە قیامەتە ئەوانە ئێگە سەرمایەدارن ئەوانە ئێگە یارمەتی فەقیر و هەژارە دەن خوای گەورە پاداشتیان باتەوە لە دنیا و قیامەتە خوا سەروەتی دنیایان باتێ دەرد و بەڵام موسیبەتیان لەبێ خۆیان و ماڵ و مناڵیان ئینشەڵڵا لەم کاتی ڕەمەزانەدا هەبوو ئێوارەیە کاتێک ئەتەوێت ڕۆژوو بشکێنیت و بەربانگ بکەیتەوە هەبووە شتێک نەبێت تۆ ڕۆژۆکەتی پێ بشکێنیت وە بەربانگ بکەیت گیان لەم کاتەدا لە کاتی ڕەمەزاندا ئێوارەیەک هەبووە کە تۆ نەتوانیت هیچ شتێک لە ماڵەکەتانە بێ نەتوانی بەربانگ بکەیت بەس بە نان و چا سادە هیچ شتێک لە ماڵمان نەبووە بەخوا ئێستا بڕۆن سەلاجەکەم بکەنەوە بەخوای گەورە هەیەک شتم نەبووە یعنی باوەڕ کە 4-5 ڕۆژ من بەس بە نان و چا هەم بەربانگم کردەتەم پاشەیشم کرد دوای ئیتر بسڵمانان تۆ زشتیان بۆم هێناوە وەکو زەخیرە وەکو خواردنێکی ناسەلاتە تەماتەیەشتێ کاک سەرکۆ کێ بە هۆکاری ئەم مێسکانەی دا مریەم دەزانیت وەڵای ئەوەی کەیسا هۆکار بێت بە بڕوای من ئەو دەسەڵاتدارەیە کە سا حکومڕانی هەرێمی کوردستانەکە یعنی ئێمە خەڵک لە زیندانە چوە زیندانەوە چووە حیزبی باعث لە سێدارەیەدا خەڵک کوڕی گەنجی لەم شارە شەی دەکرد خەڵکە چووە شاخ بۆی خۆ هەموو شتێکە بوو یعنی بەڵام پێویستی بۆ کەرامەتی پارێزراوە بێ بتوانێت ئازادی بۆ میلەتەکەی دابین بکە بەشکم لەژێر حکومڕانی خۆماڵەیە بتوانێت هەمووی بە ئازادی و بە تێری بژی بەداخەوە ئێمە لە ساڵی 1992ەوە گرانی و شەڕی ناوخۆ ئەمانە هەمووی هاتن بەسەرمانە ئەمە گەماروی ئابووری ئەوەی تر خەڵکی فەقیر کرد بەڵام خۆ لە دوای ڕوخانی سەدام ینی ئەم وڵاتە پارەی دنیای بەسەرا ڕژا لە عێراقەوە پارەمان بۆ هات نەوت فرۆشرا لە ساڵی 2014ەوە کە ئیتر مەوزوعی ئەوەی کە بڕوا بۆ هەبوو کە نەوت بەسەر بەخۆی بفرۆشرێەوە بتوانین باوەڕیان وابوو کە ماگانە توان میلیۆنێک یعنی ڕۆژانە میلیۆنێک بەرمیل نەوت هەناردە بکەن و جاڕێوە لێدرا کە هەر هاوڵاتیەک ماگانە خۆی لە قازانجینەوە تا پارەیەکی بۆ دێتەوە حساباتێکی بۆ دێتەوە مناڵێکە تازە لە دایکە بێ هەتاکو دایک وەکو دامرێم کە لە تەمەنێکە ئەمە هەموو خەونانیان دروست کرد بەڕاستی ئەم هەموو خەیاڵاتانیان دروست کرد ئەمە بەوەی کە ئیتر ژیان بەرەو خۆشگوزەرانی ڕوا ئەو بێت بە یەکێک لەم چۆنەڵێ خەلیج بۆ ژیان گوزەران بەڵام بەداخەوە لە 2004ەوە کە ئەلانیەوە کراوە سرگوشین و موچە بڕین و دواکەوتنی موچە و پاشەکەوتکردنی موچەوەنەی تر ئێمە ینی خاتون ئەگە جەناب و سەیری بکەین ئێمە بە نزیکی ملیۆنێک و 200,000 کەسمان موچە خۆرە هەر هاوڵاتیەک ئێستا بۆ نمونەگەر من موچە خۆر بم کاریگەری باشمە بێت لەسەر 4 کەس 3 کەس لە
لە هاوڕێم بێت لە دراوسێم بێت لە خزم و کەسم بێت لە قەوم و عەشیرەتم بێت ئیتر لە هەر کەسێک کە بە شێوازێک کە لە منۆ نزیک بێت. ئەمان لە 2014 خەڵک ینی بە 70 ڕۆژ بە 60 ڕۆژ موچادرا، یعنی لە بڕین ینی باشەکەوتی موچا بوو لە 25 ینی خەڵکەکە بەعام بەرەو هەژاریەکی زۆر قرس ڕۆژ بەرەو فەقیریەکی قرس ڕۆژت. ئەمە بووە هۆی ئەوەی خەڵکەکە بەس بتوانێت ئەتوانێت خۆی بژێنێت لەوە دەرچووتۆ ئێمە 5 میلیۆن کەسین بە پێی هەندێک ئامار باس لەواکان نزیکە بینەوە لە 6 میلیۆن کەس، بەڵام بە پێی ئەو داتانەی کە باسەکرێت 5 میلیۆن کەسین ئێمە. لەم 5 میلیۆن کەسە 1 لەسەر 5 موچەی ڕسمیە بۆ حکوومەتێرێم. ئەم 1 لەسەر 5 کاریگەری باشی هەبووە لەسەر ئەو کاتێک کە موچە لە کاتی خۆی ئاهات و ئیشکردن هەبووە بوژانەوە بوو لە بەغاوە پارە هات، ئەمانە هەمووی باش بوو ئینسانێک توانی ینی لە ناو خزمەکەی لە ناو گەڕەکەکەی لە ناو ئیتر دێکەی خۆی لە ناو قەزاکەی خۆی ئەیتوانی فەقیرێک بدۆزێتەوە بتوان هاوکاری بکەن و ینی لەو مەرگە ساتەی نەجات بن. ئەمە لە لایەکیوە کە بە بڕوای ئێمە حکوومەتەوە ڕێگێکی دووەم هەیە کە قانونە، ینی ڕعای ئیجتیماعی هەبوو و چۆنەڵێ ناویان لێ نابوو ئەوانەی کە بۆ بەخێوکەرێک یان پێویستە کات بۆ نمونەی سەردا ئەمرم خۆی بە تەنها ئەژینە هاوسەری ماوە لەگەڵ مناڵەکانی ئاشی مناڵەکانی چوونەتە ژیانی خۆیانەوە یان هەر حاڵەتێکی هەبێ حکوومەت بارەیەکی بۆ دابینە کرد، ینی موچەیەکی هەبوو موچەی چاودێری کۆمەڵایەتی هەبوو بۆی فەرز بێک، ینی من دێم خزمەتی دامرێمەکەم بۆی بتوانێت لەو پارەی خۆی هاوکاریەکی ینی ئەو کەسە بکات کە خزمەتیەکە یان خواردنی بۆ دابینەکرێت. ئەمە ینی لەبرای نیزامی سیاسی ئەمە نیزامێکی سۆسیالیست بوو، ینی لەوەی کە لە دوای مەلەکی ڕووخان و دواتر ئەمە چۆنەڵێ بە هەمان شێوە ئیشمان لەسەرەوە کردووە خوێندنە خەسەخانەیە، ئەمانە هەمووی ئەرکی حکوومەت بووە، ینی ئەوە نییە بڵێن ئێمە دەست خۆش دێمە وڵات بەردەوامە بم لەگەڵت دایان ئەمە باسی ئەوم بۆ بکەی هیچ کاتێک هەژاری و نەبوونیەکە دوای لێ کردویت کە پەنابەریتە بەر ئەوەی بەم تەمەنەوە بڕۆی کار بکەیت، ئەگەر کارت کردووە چی ئیشێکت کردووە؟ ئەگەر نەخۆش نەبوو مایە بەڵێ ئامادەیەم تیا بوو، بەس چونکە نەخۆشم هەموو نەخۆشیەکم لەگەڵایە ناتوانم لە خۆم ڕنابینم لە خۆم ڕایەوە پێ بەخوای لەسەر ئەو زبڵدانەکەی دێلێژە لای بازیان ئەلێ ئاسن وردەواڵە بڵێن توی ساریشتم کۆ کردەوە ئەم فرۆش بەوە ئەژیان بەڕاستی وەڵای ڕۆژی وا هەبوو 5,000 ڕۆژی وا بوو 10,000 ئتر بەوە خت کەوت بوو ئتر بەخشوێ بوو ڕەمەزان بوو بڵێن بە ڕۆژا بە ڕۆژوو بوو نەمەتوانی بەس دەگە بەربانگمە کردەوە ئەچوومە تا سەعات 2 شەو شتم کۆ کردەوە و دامەنا وە بەیانیا ئەم فرۆش لەبەرەوە بە ڕۆژوو بووم بە ڕۆژ گەرم بوو نەمەتوانی بڕۆم لەبەرەوە نەخۆشیش بوو منەوەلعانە 3 مانگ بوو تەباخ لە ماڵمان نەبوو خەڵق لە ڕای خوا تەباخێکی بۆ نامیستا و قڕپاکە پیامە تەباخکە وەختی دووجان خەریب بووە تای سەبم سووتێنێ و تەباخ خۆشتان سەیریکەن هیچیشی پێ بکەن دیترەوە ماڵەکەیەگە خۆتانەی بینەوە ژیانەکەمە گیان وەڵی خواردنوشتم بۆیانن بەعزە وەختێک ئەگە بزان یعنی ئەزان حاڵم چۆنە خواردنوشتم بۆیان ئەنجا ئەم دوکاندارە زاروە 5,000 مەیاتێ یا بە عیلاجەکانم یا بۆ سەوزەیە بۆ تەڕێ بەخوای گەورە خوا ئاگای لێیە بەو مانگی ڕەمەزانە وەختی وا هەبووە هەستام پارەم پێ نەبووە 250 پێ نەبووە بێم بە دوونان بەو کوڕە دوکاندارم وتومە وردەم پێ نیە 25 پێم عیب بووە وتم هەچخوا 250 بەرەباتم دوونانی پێ بێنم دوایی ئەدەمەوە دەستی کردە بە گیفانە زانیت یازان چکە هەمویانم ناسن دەستی کردە بە گیفانیا وردەی پێ بۆ چەندێکی پێ بەداوێت پێم تێتی بڕۆ دایگیان گەرنازادی هاوردنەوەی چشتیتی هەمی پێم نەبووە بەس پێم عیب بۆ خۆم بشکێنمەوانی
إذا جوجي أنا كم أخوتاني بينا تلفزيونكم هيا نمبرديكم أنا غصالي طباخي نرى خريكي وبخواي قوري أودر أوسيامكم باري بوينا ديستان من صوفا شمنا بوهيش ند صوفا ما بونا يترم أبو أفرتك هاوشتي كري من عليك في أبو يالا دلقاك وتداي كانتم باري ديار متيا من على برنبوت وعلى دولار ويا تم دايقة مالي خوتا بخبر بعد تشيرينك أقهاد يعني لسا إسفنتيك بو إسفنتي جاي فرشة كان بس توام هابوت ليس تاماني دوان زبارانا باري حيث أقروسن بطانيكم نخون تيشاب دانشتو بو واتداي وتمارتي من على كيف تحات فدان دانشتو تو أواجي تنبالي وتي بو أي فرشيكم بيتم بلايني مما تي أي أقروسن هيك روش بارني ساعاتي بيتشو لقل آفرتكي كهاتنا وهي تري كان بهم قريبو زوفاكي مالي خوشي بومي أنا بزوفاكا لقل دبينا وتا زوفاكا نوتا كان تاكل غاز ديمي داوشو اتنا ميرا دا كريستيان موي صحالي نوتا لها زوفاكا تلقى هي ترى كم دا كريستيان كارباي رئيسي ببايا لقل رئيسي كاش ببرايا خوم بيسا بتانيا كودانشتو ئەم نەبوونیەت ئەم هەژاریەت ئەم تەنیایەت کە تەنها خۆت هاوڕێی خۆتیت چی شتێک زۆر زۆر ئازاری یاویت زۆر نییە من زۆر بتوانم بە خۆی گەورە هەیە خۆی گەورە یارمەتی منەدا لەبەر ئەوە من شەوانە تا سعات دووسێ ناخەوم شەو نوێژەکەم لەخوا ئەپاڕێمەوە تەسبیحات دەکەم ذكري خوا أكمل خوا درقام لي بكاتو خواي قوري هنا ويدم ناكا إن شاء الله تام نقابي خواي قوري خوا هناني كم بواني ربي خوام بس يسرسن إيوا قهاتن بخير من صرصر وسرساي من وكو كروك تيكي شيرين عزيزي من أقا بتوان هاو كاريكم كان بلاني كريخانو كما وبلاني خواردنيك وبلاني عشايا كمالا أقا بتوان مشتوان مرتانا بخواتان رازي بي خواي قوري پاداشتي همو دايك باتو لدنيا لقيامتا إن شاء الله زۆر زۆر سپاسدانەکەم. کاک سەرکۆ کاتێک کە گریان یەم دایکە ئەبینیت لە بەرامبەر خۆتە هەست بە چی دەکەی و دەتەوێت وەکو کوڕێکی ئەم دایکە ئەتەوێت چی بەڵێنێکی پێ بدەیت؟ وەڵام من دڵنیا بە ئینشەڵڵا ئەوەی کە لە توانای شەخسی خۆما بێت چیم پێ بکرێت درێغی ناکەم و چاو لە ڕێ بم بۆی کە بەردەوام بتوانین لەم مانگی ڕەمەزانە بتوانین هاوکاریکی بکەین و بە بەشێک لە پێداویستیەکان و خەمەکانی لەم مانگی ڕەمەزانە بڕێنینەوە و ئەوەیشی پێمان کرد لە ڕێی خێرخوازان و هەر لێرەوە یعنی داواکەین کە ئەوانەی کە توانایان هەیەەوە خوا پیانی بەخشیوە و بتوانن توانای بەخشینیان هەیە چونکە هەندێک کەس هەیە دەوڵەمەندە وەزعی باشە و ئەجا حیزبی بێ کەسایەتی حیزبی بێ کەسایەتی کۆمەڵایەتی بێ کەسایەتی سیاسی بێت یان هەر کەسایەتێک بێت کە دۆخی ئابووری بەرەو باشێڕوا هەندێک هەیە کە توانای بەخشینی نییە ینی خۆی بێنی بەڵام کەسانێک هەیە بە دڵ و دەرونیان ینی فراوانە و ئەتوانن خزمەت بکەن و ئەتوانن بیبەخشن داوایان لێکەین تکایان لێکەین کە بەدەم ئەم وەزعی دامرێمەوە بێن و ئەم بەرنامانەی کە جەنابی شتەکەین و سەردانی ماڵەکانەکەین ینی بەڕاستی جێی دەستخۆشی لە جەنابتان و لە ستافە ئازیزەکەتان کە ئەم وەزع پیشانی خەڵکی کوردستانە دەن و پیشانی کەسانی سیاسی و کەسانی بەرپرسیارەزانن منەوەی کە لە ئاسۆم بێت ئینشەڵڵا درێغی ناکەم و بتوانم بە پیمکانەتی خۆم هاوکارەکەم دەستخۆش دامریم چی کاتێک کە لێرەیە تۆ بە تەنها ژیاوی ئەو ئازاری کە ئێستا تۆ هەتەوە ئەو فرمێسکڕشنە تەنها بۆ ئەوەیە کە تۆ بە دۆخێکی نەبوونی و هەژاریا تێپەڕیوی یان لە پشت ئەوە ئازارێکی تریش هەیە کە بتەوێت باسی بکەیت؟ طبعاً ئازارەکەم یەکەم نەبوونیە دووهەمیش نەخۆشیەکانمە سێهەمیر ئەوەیە معنی من کەسێکی وەهانیە کاریەکەم بکە لەو ڕزالەتەم دەرکە ئەوەیە یعنی ناڕەحەتیەکەی من یەک شەو نییە بە بێگریان سەر بنێمەوە
هیچ شتێکی من نییە من بەگریان سەر بدێمەوە یعنی فکر لەو ژیانەی خۆمەکەەوە من لەو چەبەنام هیچ ژیانێکم نییەوە کوژیانی خەڵە خواردنێکی خۆشم نێنی لەو بەرگێکی جوانم نییە مەسەرە هەستی خەڵق بۆم نەکانی من ئێستا بەخوا لەم حاڵاتە مردن بە ئاواتی خۆمەخوازم زۆر 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 بەڵێ بینەرانی خۆشەویست لەبەر گریاندا مریەم ناتوانێت بەردەوام بێت لەوەی کە چیرۆکی ژیان و چۆنێتی ژیانکردنی خۆی بۆ ئێمە بگێڕێتەوە. دڵم زۆر زۆر ژانەکە نازانم چی بڵێم ئەو فرمێسکانی دایامریەم دەیڕێژێت بە هیوام ئەگەر هیچ نەبێت لە 100% ویژدانی تۆی سەرمایەدارێک یاخود بەرپرسێک یان هەر کەسێک کە توانایەکی دارایی زۆر باشی هەیە ڕای چڵاکێنێ هەر هیچ نەبێ وای لێ بکات بیا لە دەرگاکەی ماڵی دایامریەم و پێی بڵێت ئێمە کوڕکچی تۆین و لە ئێستاوە ئێمە هاوکاریت ئەکەین. سوپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد پەرلەمانتاری کوردستان کە لەم بەرنمەیەدا لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون. بەرنمەی میوانی تۆین بە سپۆنسەری مەریوانی حاجی جەمال کۆتایی هات. بە هیوام هەموو لایەک تەندروست باش و بەختەوەر بن. خواتان لەگەڵ. بەڵێ بینەرانی خۆشەویست پاش ئەوەی لەگەڵ بەڕێز سەرکۆ ئازا پەرلەمانتاری کوردستان سەردانی ماڵی دایامریەممان کرد لە نزیکەوە گوێبیستی ئەو چیرۆکە ناخەژێنەی دایامریەم بووین و چەندان دایامریەمی دیکە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە. دەمەوێت ئەو پرسیارە بکەم لە کاک سەرکۆ دەمەوێت باسی ئەوم بۆ بکەی هەستت بە چی کرد کاتێکە گوێبیستی چیرۆکی دایامریەم بوویت؟ بەڵێ بەداخەوە ئەم چیرۆکانە لە هەرێمی کوردستانە دووبارەن و ڕۆژانە ئەیان بینین و گوێمان لێ بێت بە دڵنیاییەوە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کام حکومڕانیە نەیتوانیوە خزمەتێکی شایستە بە هاوڵاتیانی خۆی بکەوە هەموو کار لەسەرەوە بکەن کە خێرخوازان یان خەڵکانی خاوەن توانە و خاوەن بەخشین بتوانن هاوکاری ئەم توێژانە بکەن کە بەهۆی سیاسەتی خراپی وڵاتەوە لە بەڕێوەبردننیە وڵاتەوە لە نادادپەروەری لە داهات و ناعەدالەتی لەوەی کە لە نێوان هاوڵاتیانە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە هەژارێکی زۆر بەسەر هاوڵاتیانی ئێمە دووبارە بۆتەوە من خۆم لە برەوەی پەرلەمانتار جیاوازترە لە وەزیر لاواتێت بە 4-5 سیارە و حیمایە و سکرتێر و مدیر مەکتەب و نەتوانرێت ببینرێت بەڵام پەرلەمانتار ئاسانە ببینینیان وە تێکەڵاوبوونمان لەناو خەڵکە زیاتر ئەوە خەڵکیش ڕاهاتوو لەگەڵ ئێمە ڕەخنە و داخە دڵی خۆیان و قسەکردنیان لەگەڵ ئێمە زیاترە تاکو حتا قایمقامێکیش ینی خۆیان بە تۆزێک ئەوانی بەرپرسی حکوومەت تۆزێک جیاوازترن لە ئێمە. باشە کاتێک فرمێسەکانی دایامریەمت بینی گەشتیتە چی بڕیارێک دەتەوێت لێرەوە ببوورە دەتەوێت لێرەوە ڕای بگەێنی بەوەی کە فرمێسەکانی دایامریەم و دۆخی ژیانی دایامریەم وای لە تۆ کرد چی بەڵێنێکی پێبیت؟ وەڵاهی من زۆر بێتاقەت بووم بەو دۆخی کە ژنێکی سەربەرزی ڕووسوری ئەم وڵاتە نزیکەی دە نەخۆشی هەیە و دوایەوە کەس و کارەکەیشی ناتوان بەو شێوازەی کە سۆز و عەتفی کوردەواری کە هەیە لە ناو مجتەمەعی ئێمە بەداخەوە لەمان نەمبینی کە بتوانن
کە کەسی بێت یان مناڵی بێت بتوانێت هاوکاریەکی وای بکات کە ئەیتوانرێت چونکە لەم ڕۆژە ئەگەر هەر کەسێک بێت توانێتەوە بکە ئەمەش وەکو کوڕی خۆی هەوڵە دێن ئەو پێویستەی کە هەیەی بۆی دابین بکەین. بەڵێ چی بۆ دابینەکەیت؟ هاوکاریکی خۆم ئەو من لە بروی لە هەم لە شارە زۆر هەم لە گەرمیان خەڵکانێک هەیە بە پێی ئیمکانەتی خۆمان بە پێ و موچە دیاریکراوی کە هەمانە من خۆم دوو خێزانم گرتوتە ئەستۆ کە بتوانم هەم کریان هەم منداڵەکەشیان کە پێویستی بەوەیە کە لە خوێندنە گرتومەتە ئەستۆ بۆ دایمرێمیش 6 مانگی کرێخانووکە گرمەست. دەستە خۆش بێ سوپاس دەکەم. ئەگەر لە کۆتاییدا پێشنیارێ یاخود هەر شتێکت هەبێ بۆ بەرنامەکە بۆ ئێمە سوپاس دەکەم. وەڵاهی من دەستخۆشیتان لێ یەکەم داواکارم فراوانی بکەن ئەم بەرنامەیە بتوانن ئەو خەڵکانەی کە بە تایبەتی نەخۆشییان هەیە نەخۆشی درێژخایان و پەککەوتن لە ناو جێگا و بتوانن لەگەڵ ئەمەشان لایانی معنی بە تایبەتی ئێمە دەوڵەمەندمان هەیە لەم شارە 10 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا هیچی نەبووە ینی دوکانێکی بچووکی هەبووە ساتێ خاوەنی ملیارات دۆلارە هیچ نەبێ با بەشێکی لەو ئیحراج بکرێن ینی ئەمانە بێ ئیحراج بکرێن ئەمانە لە هیچەوە بوونەتە خاوەنی ملیارات و ملیۆنان دۆلار ینی بەدەر لە بەرپرسەکان کۆمەڵێک دەوڵەمەندی چاوچنۆکیشمان هەیە ینی حەقە ئێمە ئەوانەیش بێنینە سەرەوەی کە بتوانن هاوکاری خەڵک بکەن و ڕێکخراوێکی خێرخوازیدا بنەن بە تایبەتی بۆ لاستۆگرتنی ئەو ژنانەی کاگەن تەمەنیان نەخۆشی درێژخانەیان هەیە و دەستخۆشیتان لێ یەکەم و کاریگەریتان هەبووە ئێوە توانیتانە دڵی چەند ماڵێ و چەند خەڵکێک خۆش بکەن و توانیشتانە کاریگەری بکەنە سەر خەڵکانی سەرمایه‌داریش خەڵکانی سەرمایه‌دارمان هەیە خاوەن ویژدانە و خاوەنیەوەی هەیە توانێت بیبەخشێت ئەمانە هەمووی کاریگەری ئێوە بووە و ئێمە لەم ڕۆژی جومعە پیرۆزە و لەم مانگی ڕەمەزانە کە هاتوین بە زمانی بە ڕۆژوە بۆ ئەوەیە کە کاریگەری ئێوەیە و ئەوەی کە بتوانین لە خەمی خەڵکا بین و نزیک بین و بتوانین چارەسەرێکی کەمی ئەم دۆخە بکەین. دەستان خۆش. دەست خۆش سوپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان سوپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد پەرلەمانتاری کوردستان سوپاس بۆ ئەو بەڵێنە کە دەیدات بە دایە مەریەم بە هیوام لێرەوە دایە مەریەم بینەر و بیسەری ئێمە بێت و بەڵێنەکەی کاک سەرکۆ کە کری 6 مانگی بۆ دابین دەکات. ئومێد دەکەم نمونی کاک سەرکۆ و ئەو پەرلەمانتارانی دیکەش کە بەشداری بەرنمەکە دەکەن و ئەو سەرمایه‌دارانی کە هاوکاری بەرنمەکەن زیاتر بێت چاویان لە هەژارەکان بێ. سوپاس بۆ مەریوانی حاجی جەمال کە سپۆنسەری سەرەکی بەرنامەی میوانی تۆین. سوپاس بۆ ئێوەش کە بینەری ئێمە بوون. هەر شاد بن و خواتان لەگەڵ.